دیارە ئەمن قەومی وڵات پێشی هەموو شتێکەوەیە. بەداخەوە کۆمەڵێک مایک بەدەست احترامن بۆ کەسانێک کە ڕێزە مایکەکەی خۆیان ئەگرن، بەڵام کۆمەڵێک کەناڵ کە خۆیان بە پرۆفشناڵ ئەزانن ئامادەن کوردستان تێک بچێ بەزە پێناوی ئەوان بڵێن ئێمە دایک و کۆمنت و بینەرمانەیە. ئەمە گەورەترین غەڵەتە کە میدیای کوردی کات. بەداخەوە ناکرێتن تۆ ئاسایش و ئارامی وڵاتەکە بکەیتە قوربانی پەیتەکەت بەس لەبەرەوەی بڵێ من بینەرمەیە یا دایکمەیە یا زیوەی زیاترمەیە. بەڕاستی دێنێ هەندێک کەناڵی پرۆفشناڵم بینا کە ناتوانم ناوی شوێنەکە بڵێم، ئەڵێن جێگەی شەبەکەی تەلەفۆنیەیە لە نێوان ئێمە و ڕۆژهەڵات. ئێمە شەڕەکە بەرەوکمانی گرتە. خوای گەورە کوردستان پارێزی. ئەبێ هەوڵ بدەین هەرێمەکەمان بە کەمترین زەرەر و زیان لەم شەڕە دەچێت. ئەوان هاتوونە دەستی دوژمنە کێشن ئەڵێن وەرە بێ بدە لەم جێگە. نازانم حوکمەتی هەرێم تۆ لەکوێدا خەوتووی، لەکوێی دادەنووسووی، بۆ پەیجانە دەست بەسەر ناکەی، بۆ میدیانەدا ناخەی. ئەمە ئازادی نییە لە ڕاستیە.